هەر کەسێک دایمەنێتی قیامەتی هەبێ خی گەورە سێ پاداشتی پێدەبەخشێ. یەکەم جەمع الله له ئەمڕه، خوا کارەکانی بۆ کۆ دەکاتەوە. کاکە دەزانی خەریکی چی؟ واللهی ئەمجا بەس چاوت ئەڵڵا دەبین خوایە تۆ لێم ڕازی بی، جا زەید و عەمر و فڵان چییە؟ فڵان کەس کۆمێنتم لەسەر بنووسێ، فڵان کەس باشم پێ بڵێ خوایە گرنگەوەیە تۆ لێم ڕازی بی. جەمع الله له ئەمڕه، خوا کارەکانت بۆ کۆ دەکاتەوە. بڕواتان هەبێ ساڵ کۆتایی پێدێ ئەزانی چیت کردووە، بەرهەمێکت دیارە، دڵت بە خۆت خۆشە. دووەم وجعل غناه في قلبه، خوا دەوڵەمەندی دەخاتە شوێتەوە في قلبه، ناو دڵتەوە. جا بەڕاستی ئەوە دەوڵەمەندە کە دڵی دەوڵەمەندە. بڕواتان هەبێ خەڵکانێکم بینی و جەناویشتان بینی وتانە کە لەگەڵی دادەنیشی دڵت دەگەشێتەوە، ئەوەندە دڵی دەوڵەمەندە. دەبەخوا هەر ئەوەیە پارێک لە جیفانیایەتی شکر قەرزاری خەڵک نییە، ئەڵێ ئەمە ملیاردێری دۆلارە، ئەوە نەدڵ و دەروونێکی فراوانی هەیە، ئەوە نیشانەی ئەوەی قیامەتی لەبیرە. سێەم واتته الدنيا وهي راغمة، والله دنیا شوێنی دەکەوێ ئەم لەبەری ڕادەکا. بخوا تەبیعەتی ئەم دنیای وایە کە چاول لەسەر قیامەت و ڕەزامەندی خوا بوو، والله دنیا بە دووددا ڕادەکا. ئەوەی کە چاوی قیامەت ببینێ، والله دنیا دێتە بەردەمت، تۆ پشتی تێدەکەی لەبەر خواش پەکت ناخە، والله بە حەڵاڵی بازاڕت پێ دەبەخشێ و بۆت دەکاتەوە.